Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
भी लेकिन देखते हैं Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Contact! Soldier!
Hey! Kom maar! Hey! Kom op! Kom daar! Volgende!
Louis! Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed jaar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! No, no más hasta que مشكلة قال صوت عافية بس صوتي هلا هو الساحة كذا والله ما يهمك رديء صوت جدد حتى لا صوت جدد حتى ده شيء كذا ده شيء كذا شيء أقسم بالله كان مش هم جدا ولا بس ما يا تشتكي هلا
لو فتوي اتحاد يكون لهم كاميرا ندير ان شاء الله نهار اللي جاي. Bazen de var. Ya bunu right edin. Böyle. Bekası bize üzülür. Tarihe yok alat da. Kas video غلط. Ya çekil bak. Parte? Ah, tem que Ya sen ne konuşuyorsun?
واقعی لێ دەکەم. کاپتن وەرچی هەستێکتان نەبوو توانیتان لە چواردەیاری لە خولەکە کە چواردەیەکان زەردە لە هەموو یاریەکان سەرکەوتون بە تایبەت لە یاری کۆتایی بۆ سێم وەرزە سەری تیپەکە بێتە پاڵاو. الحەمدولله کاک حوسێن کەم جار بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سوپاس بۆ خوا کە توانیمان کلەکەم بەدەست بێنین ئەوە مووی فەزلی خوایە توانیمان بەبێ دۆڕان کاسەکە بەدەست بێنین الحەمدولله زۆر سوپاسی خوا دەکەین بە هیوای سەرکەوتن بۆ هەمومان. کاپتن چیتە لە سێ یاریەکە توانیتان یاریەکانی خولەکە سەرکەوتون تۆمارکردنەوە بۆ سێم وەرز بێتە پاڵاوانی خولەکە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میرەبان ئێمە قۆناغێکی باشمان تێپەڕی تا گەیشتین بە یاری کۆتایی وەکو خۆتان نەزانن یاری کۆتایی ئەنجامێکی قورسە بۆ هەردوو تیپ. سەرەتا بە دەستپێکردنی ئێمە توانیمان گۆڵی یەکەم تۆمارکەین دوایەوە زاڵبووین بەسەر یارێکە سوپاس و ستایش بۆ خوای گەورە بۆ دەستەی کارگەڕیانە قۆناغێکی باشمان تێپەڕانەوە تا گەیشتین بە یاری کۆتایی. من سوپاسی خواکەم کەم هەلەی پێم بەخشی بەم تەمەنەوە بتوانم خۆلی کورسان بەرم لەخوا بە زیابێ سوپاسی خانەوە دەکەم لێرەوە چاوی دایک و باوکم ماچەکەم چاوی خاڵۆکانم ماچەکەم بە تایبەتی سەرۆگیانەی کەلار ڕێبینتەها لێرەوە ڕێزمەیە بۆیانەوە پاڵپشتی من بوون لەم دەورەیە زۆری لاگوون لەگەڵ من توانیمان پلەیەکەم بێنین بەبێ هیچ دۆڕاندنیە سوپاس و ستایش بەخوای گەورە هەوڵەدەن لە قۆناغەکانی داهاتووشا سەرکەوتوو بین. کاپتن لە کەلارەوە دەچوو بە سلێمانی بۆ وەڵی کاپتن 11 مانگە خەریکم 11 مانگە لە کەلارۆ بەم ڕێ ناخۆشەیە توانیمان ئەنجامەکەی ببینی سوپاس و ستایش بۆ خوای گەورە هەمیشە لەسەر ماستە بەردەوام بیت. لەسەر بەدەستێنانیان پاڵاوانتیە توانیتان لە هەموو یاریەکان سەرکەوتون تۆمارکردن بۆ چ هەستێکی خۆش بکەوە ئەو نازانێت. سەرەتا بەخێرتان دەکەم و سوپاسان دەکەین بۆ پشتگیری ئەو لاوە جوانانە و ئینشاڵڵا هەردەم پشتگیری ئەو لاوانە بکەن و ئەم لاوانە پشتگوێ مەخەن. وەڵای سەرەتایە لە وەتەی مانجی نۆ ئێمە خەریکین دەورەکەشمان کەوتە مانجی 5 و 6 ئەوانە تقریبا دەمان 11 تقریبا ساڵێکەوە خەریکین بە هەوڵماندووبوونی ئەم نادیە و هەڵماندووبوونی مدەڕیبەکان و توانیمان ئەم نازانبینەوە لە سەرەتا یەکەم یاری توانیمان وعدمان بەخۆدا بەڵێنمان بەخۆدا و ببینە پاڵانی ئەم خۆلە و خوای گەورە مۆفەقی کردین و سوپاسی ئەو مدەڕیبانەکەم بەڕاستی زۆر لەگەڵ ئێمەماندوون و سوپاسێکی تایبەتی کاک سەرخێڵ و کاک سەردەشت و کاریڤانەکەم و دەستخۆش. چیتە لەسەر یاریەکەی کامل لە هەموو یاریەکان سەرکەوتون تۆمارکەی زەحمەت نەبوو بۆ ئێوە بەدەستێنانەوەی نازناوەکە بۆ سێم وەرزە سەری. سوپاس بۆ خوای گەورە و فەزلی خوای گەورەیە بە تاکید ئێمە خولێکی دوور و درێژ بوو سیانزە بۆ چواردە یاریمان کرد لە خولەکە ئەمڕۆ توان بڵێم یاریی زۆر قورس بوو فریزی ساحەکەش عنی هۆکار بوو بەڕاستی عنی ئێمە لە تاتانە یاریەکەین زۆر بەڕاستی ئەوە هیلاگوونێکی زۆرمان پێوە دیا و بەتی پێمەوە بەس پیرۆزبایی لە یاریزانەکانەکەم لە ئاسیان ڕازی بوو. زۆربەی یاریزانەکان دەرەوەی شاردی چۆن تەنزیمەوە کردبووکەوە بەسەریاندا زاڵبی نەتوانین بۆ نمونە لە پلانەکان لە قسەکان دەربچین. لە خوای گەورە بە زیابێ ئەتوان یاریزانەکان توان ئەو شایەتێمان بۆ بن ئێمە ئەتوان بڵێم ژووری خۆگۆڕینەوەمانەمان کۆنتترۆڵ ئەو یاریزانانەشی کە هەر لە هەر شوێنێکی دەرەوەی شارەوە کە هێنە لای ئێمە لەژێر ڕێنمایی خۆمانان تەنانەت عنی هەموو شەوەکان موبایلیان لێ وەرەگیرە لە سەعات 11 بە کاتی یاریەکان شەوی یاریەکانی زووتر لیان وەرەگیرە بە تایبەت یاری دەرەوە و یاری ساحی خۆشمان بامان شێوێ. چەند ساڵێکە لە ئاستی تەمەنەکان دەبینین لە تیپە جیاوازەکانی یاریەکەی پێشمەرگە لە سیروانی نوێ لە زۆربەی تیپەکان بوو لە چەند سەماڵ و ڕۆشتنی بۆ سلێمانی و ڕۆژانە گەڕانەوە تا چەند زەحمەتی پێوەبینی وەروە بە نازناوەکان دەتوانین بڵێن حەساوەتەوە. وەڵی لەخوا بەزیادە من هەر عیلەکەمان پشتگیریمان کردو لە مناڵە لە تەمەنی 8 ساڵیەوە من باوکم هەموو ڕۆژێ ئەڵێ سامی کوڕم چی دویست لە ڕێگاوبان لە هاتووسۆ لە نادیەکانە هەموو کاتێن پشتگیری دەکەم من خۆ زۆر خۆشحاڵم کە باوکم ڕۆ لە یاریگا ئامادەم توانیم گۆڵێکیشی پێشەش بکەم وەسپاس بۆخوا لە نادی پێشمەرگەش لە یاری کۆتایی خولی لاوانی لە تازە بەگەشتوانی عێراق توانیم دوو گۆڵەکەم هەردوو گۆڵەکە پێشکەشی باوکی خۆشەویست بکەم. بەڕاستی دڵم پێ خۆشە لەبەرەوەی ئەلحەمدە ئاستی باشە و یاریزانەکان دریش بەعام هەر باش بوون بەس سوپاس بۆ خۆی عنی سامی توانایکی باشی هەیە لە یاریە
والحمدلله هەم گۆڵکەرە و هەم دروستکەری گۆڵیشە لە ساحەیە ئاسێکی باشی پێشکەش بەدڵم بوو بەس من هەموو جارێ خۆم سەرەتا تەبلیغێکەم بەلای کەمەوە گۆڵەیان دوانمەوێ الحەمدلله هەموو جارێک جێدەستی دیارە وڵی ئەگەریە فەلاقی کەم باش کاپتن چیتە بۆ لە سەریارەکە دەتوانین بڵێن بۆ ئێوە هەستێکی ناخۆش بوو لە ئاستی عراقیش هەستان دەکەن نازناو بەدەستبێنە پلەی دۆمتان بەدەستێن لە کورسانیش بە هەماشەوە چیتە بۆ لە سیارێکە هۆکار چی بوو کە تووش شکست هاتن سپاس بۆ خدای الحەمدلله ئەمە تاپکۆنێ پیرۆز بێت سیرۆنی نووی دیارە مستحق بین دیارە شمە چێتر بین ئەم نات ڕۆژە خوادا بین ئەگەر تەنات ڕۆژە خوادا بی تعویز نینە نیهایە الحەمدلله سپاس بۆ یاریزانە سپاس بۆ کارگیریایانە زاخۆ حتا وێڕادەیەک باش لەگەل مەبین